بەناوی خی گەورە سڵاوتەن لێبێت بەڕێزان دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان بەپێی یاسای ژمارە 2 ساڵی 2010 دەسەڵاتی چاودێریکردنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان هەیە بەڵام تاکو ئێستا ڕێگەنەدراوە ئەو دەستگایە بە کارەکانی خۆی هەڵسێت و راپۆرتەکانیشی لەلایەنە پەیوەندیدارەکانەوە کاری پێنەکراوە. بە میوانداری یاریەک لە بەڕێزان ئەحمەد ئەمین سەرۆکی فەرمانگەی وردبینی پارێزگای سلێمانی لە سەدۆی سەرەکی هەروە لە شاری هەولێرەوە نەجیبە لەتیف بڕیاردەری لیژەی نەزەها تاوتوی ڕێگریەکانی بەردەم دیوانی چاودێری دارایی دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڤەیەم پرسە دەکەین. دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان بەپێی یاسای ژمارە 2 ساڵی 2010 دەسەڵاتی چاودێریکردنی دەم و دەستگاکانی هەرێمی کوردستانی هەیە و کاری سەرەکی بریتیە لە پارێزگاریکردن لە مڵک و ماڵی گەشتی لە ڕێگەی پیادەکردنی چاودێریکردنێکی کاریگەرانە. بەڵام دیوانی چاودێری دارایی هەرێم نەیتوانیوە بەڕۆڵی سەرەکی خۆی هەڵسێت و دەست بۆ دۆسێ گەورەکان بەرێت لەلایەن حکوومەتی هەرێمیشەوە ئەستەنگی گەورە بۆ دیوانەکە دروستکراوە و ڕێگری لە کارەکانی دەکرێت. با پێی زانیاریەکان تاوەکو ئێستا ڕێگە نادرێت دیوانی چاودێری دارایی هەرێم وردبینی بۆ گرێبەسەڵاتێکان و داهاتینەوە بکات هەرچەندە بەپێی یاسا ئەم دەسەڵاتەی پێدراوە. ئەم ڕێگریە لە کاتێکدا ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا و کۆمپانیایەکی بیانی بهێنێت بۆ وردبینیکردن لە داهاتینەوە لە بەرامبەردا پارەشی پێ بدرێت. ئەحمەد ئەمین سەرۆکەی دیوانی چاودێری دارایی سلێمانی لەم بارەوە ڕایگەیاند ئەو کاری حکوومەتی هەرێم بۆ بێباکردنی دام و دەستگا چاودێریەکانە و دەچێتە چوارچەوەی بەهەدەردانی سامانی گشتیەوە. وێڕێ ئەوەی ڕێگە نەدراوە بە وردبینیکردنی داهاتینەوت و کارەکانی ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز، بەڵام دیوانی چاودێری دارایی هەڵوێستێکی یەکلاکەرەوەی لەم بارەیەوە نییە. لەلایەکی ترەوە دیوانی چاودێری دارایی سلێمانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 2000 دۆسەی گەندەڵی ڕەوانەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە، بەڵام هیچ کارێک لەسەر ئەم دۆسیانە نەکراوە. پێشتری جەلالی سالەماغا سەرۆکی پێشووی دیوانی چاودێری دارایی سلێمانی پێشنیازی کردبوو سەرجەم راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی بدرێنە ڕاگەاندنەکان و ناوی گەندەڵکارانیش بڵاو بکرێتەوە لە پێناو کەمکردنەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. با بڕۆی شارەزانی بواری ئیدارە و کارگەڕی لە پێناو بەرهەمهێنانی حکومڕانێکی تەندروست و بنەڕەتکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستان پێویستە دیوانی چاودێری دارایی چالاک بکرێت و لامپەڕەکانی بەردەم کارەکانی ئەم دیوانەش هەڵبگیرێن. دووبارە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانم. کاک ئەحمەد زۆر سوپاس بۆ بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا بەر لەوەی بچین سەرکارەکانی دیوانی چاودێری دارایی حەزەکەم لە مێژووی دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین و دیوانی چاودێری دارایی چییە؟ زۆر سپاس. دیارە لە هەموو جیهانە بە دیوانی چاودێری دەوترێت پاسەوان یاخود پارێزگاری مڵک و ماڵی گشتی. لە هەموو وڵاتان زوربەی وڵاتان دیوانی چاودێری هەیە، جا هەرچ ناوێکی هەبێ لە هەندێک شوێن پێوترێت دیوانی چاودێری، هەرێم پێوترێت دەستگای ناوەندی محاسەبە، هەندێک گرنگەوەیە لە هەر وڵاتێکە دیوانی چاودێری هەیە، جا لەسەر هەرچ ناوێکە بێ. ڕەنگە لە وڵاتێک و بۆ وڵاتی دەسەڵاتی دیوانی چاودێری ئیش و کارەکانی جیاوازی هەبێت، بەڵام شێوە گشتیەکەی چاودێری لە سەر ئاستی جیهان بەرەو پێشچوونی زیادی بەسەرەوە بینیوت. ینی ئەو قۆناغی کلاسیکی خۆی بڕیوە کەوا تەنها وردبینیەکی ئەتیادی بۆ ئێستا وردبینیەکان چوەتە و پلانەوەکەوە لێکۆڵینەوەی تیاکرێت، هەڵسەنگاندنی تیاکرێت، وردبینی ئیش و کارەکان تیاکرێت. ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی جیهان. ئێمە بۆی ورتر بابەتەکەین کە دەکرێت مێژووی دیوانی چاودێری دارایی لە عێراق پێش ڕاپەڕینی ینی لە بوونیەوە لە عێراقدا بکەنەوە، ئەم جارە بێنە سەر دیوانی چاودێری لە هەرێم و پاشان بێنە سەر ئەو بابەتانە. دیارە لە ساڵی 1927 لە عێراقا دیوانی چاودێری دامەزراوە بە ناوی فەرمانگەی وردبینی حساباتی گشتی. پاشان لە 68 یاساکەی گۆڕاوە و هەندێک دەسەڵاتی کەی پێدراوە، هەندێک ئیش و کارەکانی گۆڕاوە. لە ساڵی 1970 جارێکی کە یاساکەی گۆڕاوە و کۆمەڵێ دەسەڵاتەکانی پێدراوە و ڕەبت کراوە و کاتە بە ئەنجومەنی شۆڕشی هەڵوەشاوەوە. پاشان هاتووە تاکو 2011 لە 2011 یاسایەک لە دیوانی چاودێری دارایی لە بەغدا دەرچووە بە ناوی دیوانی چاودێری دارایی فیدرالی یاخود ئیتحادی. لەم یاسایە دوو مادەدانراوە خۆی لە خۆیان یەکێک لەوانەی کەوا بە پێ ئەو یاسایە دیوانی چاودێری دارایی بڵێ فیدرالی یاخود عێراق بۆی هەیە بە راپۆرتەکانی دیوانەکانی هەرێمەکانە بچێتەوە یەکیان بخات، هەروەها پێشی هەیە بۆشی هەیە هەمانگی بکات لەگەڵ دیوانی هەرێمەکانە بە پێی میکانیزمێک کە خۆی داهێناکەوە بۆ لێرە ڕۆڵی دیوانی هەرێمەکان نامێنێت.
ئەگەر بینە سەر دیوانی چاودێری لە هەرێمی کوردستانە دیارە لە ساڵی 1991 لە ڕاپەڕینە مەزنەکە گەلی کوردستانە دیوانی چاودێری دارایی عێراق هیچ فەرمانگەیەکی نە لە هەولێر لەنە دوهۆک نە لە سلێمانی نەبووە بەڵکو هەولێر و دوهۆک لەلایەن ئەو فەرمانگەیی کەوا لە مووسڵ هەبووە وردبینی کراوە و ئەوەی سلێمانیش لەو فەرمانگەیی کە لە کەرکک بووە پاش ڕاپەڕینەکە و فەرمانبەرانێکەوە خەڵکی هەولێر و سلێمانی و دوهۆک بوونە و ماونەتەوە بۆ ماوەیەک موچەکەیان لە فەرمانگانە وەرگرتەوە پاشان تەنسیب کراونە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەوێ ماونەتەوە بە ناوی دەستەی باڵای وردبینی پاشان زۆربیان گواستراونەتەوە دام و دەستگاکانی کەی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی دارایی ئەمە تاکو ئێستاکەکەوا بوو لە کاتی دروستبوونی پەرلەمان و حکوومەتی هەرێمیشا دیوانێکی چاودێری دارایی لە هەرێمە دروست نەبووە لەسەر ئاستی هەرێم پاش دوو ئیدارەیەکە لە ساڵی 1970 بە فەرمانی ژمارەنەوەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی ئیدارەی سلێمانی لە 12/6/1970 دیوانی چاودێری دارایی لە سلێمانی دروست بووە و پاشان بە سیستەمی 212 کە لە 99 دەرچۆی شوکارەکانی جێبەجێ کردو دیارە بە پێ و سیستەمە کۆمەڵی دەسەڵات و شتی پێدراوەکەوە دەسەڵاتەکانی زۆر باش بوو یەکێ لەوانەکەەوە بڵێ سەرۆکی دیوان دەسەڵاتی وەزیری دارایی هەبووە لە دانانی بودجە و میلاکەوە بوو سربەخۆیەکی تەواوی بۆ جگە لەوەی کەوا دەسەڵاتی ئەوەی هەبووەکەوە داوا لە وەزیرەکە باش ئەگەر بینە سەر ئێستا ئێمە دیوانێکی چاودێری دارایی یەکگرتومان هەیە لە هەرێمی کوردستان بڵێ گەر ڕێگە بدەیت تەواوی پاشەوەی کەوا لەو برێ لە 90 لە سلێمانی هەبووە لە 2000 یاسای ژمارە 14 دەرچووە لە ئیدارەی هەولێری بڵێن پێشوو لە 1/6/2001 دیوانی چاودێری دارایی هەولێر دەستی بە کارەکانی کردووە پاش یەکخستنەوەی ئیدارەکانی هەرێم برێ سلێمانی و هەولێر لە 2006 دیوان یەکخستنەوەی دواخرا پاشان لیژنەیەکی 6 کەسی 3 کەس لە دیوانی هەولێر و 3 کەس لە دیوانی سلێمانی ڕاستپێران بەوەی پرۆژەی دیوانێکی یەکگرتو بخەنە بەردەست پەرلەمان لە 12/96 دەستی پێ کرد و لە 15/1/97 پرۆژه یاساکە دراوە پەرلەمانی کوردستان بەڵام دوای زیاتر لە ساڵ و نیوێک لە مانگی 4 2008 یاساکە دەرچوو کە کاتێکیش دەرچوو دوای هەرچەند لە یاساکان نووسرا بوو لە ڕۆژی بڵاوکردنەوەی کاری پێکرێکەوە مانگی 5 2008 بەڵام لە کۆتایی 2010 سەرۆکێکی دیوان ئێستا بە کورتی دیوانێکی یەکگرتومان هەیە بەڵێ ئێستاکە پاشەوەیکەوە ئەو سەرۆکی دیوانەی دانرا دوای ساڵ و نیوەک خانەشین بوو دوای 2 ساڵیکە لە مانگی 5 2014 بەڕێز خالت چاوشلی کە کراوەتە سەرۆکی دیوانی چاودێری دارایی لەو کاتەوە ئەنجومەنی دیوان کە ئەنجومەنێکە بڵێ ئیشوکارەکانی زوربەی دیوان ڕوات کارا کراوەتەوە جگە لەوە بڵێ پەیڕەوی ناوخۆی دیوان دانراوە لەسەرەوەیش پەیکەری ڕێکخستنی دیوان و ئیشوکارەکان و دابشکردنی ئیشوکارەکان ڕێک خراوەتەوە بەو جۆرە دیوان دەست بەکار بووە ئیشوکارەکانی کردووە بەڵام تێبینم ئەو راپۆرتەی کەوا بەو جۆرە ئامادەکراوەکەوە ڕێگە نەدراوە یاخود بڵێ ئیش بە راپۆرتەکانی نەکراوە دیارە بە ڕاستی بەو جۆرە نییە ئێمە لە سلێمانی لەوەتی دیواندانراوە تاکو بە ئێستاشەوە ڕێگری و شتمان لێ نەکراوە لە هەموو ئیشوکارەکانمانە دیارە ئێمە بەپێی ئیشوکارەکانشمان کاتێک کە دیوانی چاودێری سلێمانی بووینە بەرپرس بووینە لەم ناوچەیە ئێستش کە دیوانێکی گشتی لە دیوانەیە گرتووەکە بۆ نمونە ڕێگی لە کارەکان نەکراوە بە تایبەتی لە دۆسیی نەوتدا وردبینیتان بۆ کردو بە شێوەیەکی گشتی دیارە لە دۆسی نەوت ئەگەر بکرێ باسیکەین دۆسی نەوت دۆسیەکی زۆر ئاڵۆزە ناشەفافێتێکی زۆری تایە دیارە بە پێی ئیشوکارەکان لەبەرەوەی ئیشوکارەکانی دۆسیەی نەوت یاخود بڵێن زوربەی وەزارەتەکان لە دیوانی وەزارەتە ئەکەوێتە ژێر ڕکێفی چاودێری سەرۆکایەتی دیوانی چاودێری دارایی کە لە هەولێرە ئێمە وەکو سلێمانی تەنها ئەو دام و دەستگایانەی نەوت ئەکەوێتە ژێر ڕکێفی چاودێریمانە بۆێنە بەڕێوەبەراتی دابشکردنی نەوتە پاڵاوگەیە ئەمانەیە کە ئەمانێمە بە کاملی ئیشوکارەکانیان وردبینیەکەین و راپۆرتی خۆشمانی لەسەر نووسین تێبینیەکانش و ئیشی لەسەرەکرێت بەڵێ دواتە دەگەرمەوە لای بەڕێزەگرە بچین لای نەجیبەخان زۆر سپاس بۆ بەشداریت ڕای بەڕێستان لەسەر کارەکانی دیوانی چاودێری دارایی هەرێم چیە پێتان وایە دیوانی چاودێری دارایی هەرێم بە شێوەیەکی گشتی بە ڕۆڵی خۆی ئاستاوە بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە ئێوە و لە میوانەکەی ستۆدیۆی سەرەکیتان بێگومان من کە لەم خولەی پەرلەمانەوە لە خولی چوارەمەوە لە سەرەتاوە کە دەست بەکار بووین توان بڵم یەکەم کار ئەوە بوو کە ئێمە متمانەماندا بە سەرۆکی دیوانی چاودێری دارایی دوایەوەی کە ماوەی 2 ساڵ زیاتر بوو ئەو ئەنجومەنی دیوانی چاودێری دارایی سەرۆکی نەبوو
و ئێمە لە مانگی پێنج متمانەمان پێداوە لە بەردەم پەرلەمانە سوێنی یاسایی خوارد لەو کاتەوە کە دەست بەکار بووە من ئەتوانم لەو بەروارەوە قسە لە سەرکارەکانی دیوانی چاودێری دارایی بکەم وەکو ئەم خولەی پەرلەمانی کوردستان. بەڕاستی ئەتوانم لێرەوە ئەو شایەتیە بدەم بۆ دیوانی چاودێری دارایی کە لەم خولەی پەرلەمانە سەرڕای ئەو هەموو کێشە و قەیران و گرفتانەی کە لە بەردەمیانە هەبووەوە سەرڕای ئەو بربەستانەی کە بۆ خۆیان لەو راپۆرتانەی کە بەرزیان کردەوە ئاماژەیان پێداوە سەرڕای ئەوانە ئەتوانم بڵم کاری زۆر باشیان کردەوە ئەرکەکانیان بەپێی توانای خۆیانەوە پێی ئەو دەسەڵاتی کە هەیەیان بووە توانیویانە بە ئەرکی خۆیان هەستن تا ڕادەیەکی باش ناڵم لە 100% بەڵام تا ڕادەیەکی باش کاری خۆیان کردو کە جێگەی دەستخۆشیە بەڵام کێشەکە لەوایە کە ئەو کارانی ئەوان کردویانە ئەو راپۆرتانی ئەوان بەرزیان کردەوە ئەو کێشە و گرفتانی کە ئەوان باسییان لێ کردووە دوجار هیچ ئیجرعاتێکی لەسەر نەکراوەکە ینی بەڕاستی ئێمە وامان لاتۆ کە تەنها کێشەکان بخەینە ڕووە باسی گرفتەکان بکەین بەڵام لە کاتێکا کە ئیجرعات نەکرێت لەسەری و ڕێوشێنی یاسایی و ڕێکاری پێویست نەگیرێتە بەرامبەر بەو کەم و کورتیانەی کە لە دام و دەستگاکانی و وەزارەتەکانی هەرێمی کوردستانە هەیە ئەو کاتە توانین بڵین ینی کارەکان تەنها لێرا کۆتایی دێکە ئەوان باز لە گرفتەکانەکەن و راپۆرتەکان بەرزەکەنەوە بە تایبەتی ئەو راپۆرتانەی کە هاتوۆتە پەرلەمانی کوردستان. بەڵێ ئەوەیشی کێ کە ئیجرعات بکات بۆ راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی کە بەرز دەڵێ راپۆرتیان بەرزکردەوە بەڵام کاری لەسەر نەکراوە ئەو ئیشی دیوانی چاودێری دارایی یاخودیشی کێ دەبێت ئیجرعات بکات سەبارەت بەو راپۆرتانەی کە دیوانی چاودێری دارایی بەرزیان دەکاتەوە. ئەوە ئیشی ئەو لایەنە پەیوەندیدارانەیە کە گرفتەکانیان دەخرێتە ڕوو ینی دیوانی چاودێری دارایی وەکوتم ئەوەی کە ئەرکی ئەوەی کە ڕۆڵی ئەوە تەنها وردبینیکردنە لە دۆسیەکانە و ئێمە وەکو خۆمان من وەکو بڕیاردەری لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونەوە کۆمەڵە دۆسیەی گرنگمان ئاراستی دیوانی چاودێری دارایی کرد دەستخۆشیەوە ینی ئەتوانین بڵێن ینی کە وەکو پێویست ئیشیان لەسەر کرد دیوانی چاودێری دارایی وەڵامی ئەو راپۆرتانەوە ئەو دۆسیانەی ئێمەیان داوەتەوە بەڵام دوجار ئەوان پێش تەنها وردبینیکردنیان لەسەرەوە تەنها خستنە ڕووی بابەتەکە وەکو خۆی وە گرفتەکە لەکوێیە ئەتوانن دەستنیشانی بکەن دوجار ئەو لایەنەی کە گرفتەکەی هەیە لە وەزارەتەکەیە لە فەرمانگەکەیە لە بەڕێوەبەرایەتیەکە ئەوە بێ ئیجرعات کاوە لە سەروی هەمیانەوە ئەنجومەنی وەزیرانەکە ئەبێت لە کار لەسەر ئەو راپۆرتانی دیوانی چاودێری دارایی بکە بۆ ئەوەی لانی کەم هەندێک لەو گرفتانەوە لەو کەم و کورتیانەی کە لە دام و دەستگاکانە هەیە بە گوێری ئەو راپۆرتانە کاری لەسەر بکرێەوە چارەسەرێکی ئەگەر ڕیشەیش نەبێ بە تایبەتی لەم کاتەیە کە ئێمە قەیرانێکی قوڵ ڕووی لە هەرێمی کوردستان کردووە پێویستەکات یعنی بەڕاستی بە جورئەتەوە دەست لەسەر ئەو برینانە دابنرێەوە بە دەستخۆشیەوە گوێ لە ڕاستپاردە و پێشنیارەکانی دیوانی چاودێری دارایی بکرێت. بەڵێ کەواتە تۆ پێ دوای حکوومەتە کار بە راپۆرتەکانیان ناکات؟ بەڵێ بە دڵنیایەوە حکوومەتە چونکە ئەوە ئەرکی دەسەڵاتی جێبەجێکردنە کە کار لەسەر ئەو دۆسیانە بکات ینی ئێمە لە راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی بەڕاستی زۆر لەو بابەتانە خراوەتە ڕووە بەوردی دەستخراوەتە سەر کێشەکان و پێشنیاری چارەسەریش کراوە بەڵام بەداخەوە ینی ئەنجومەنی وەزیران کە زۆربەی بابەتەکان تایبەتمەندە بە لە هەر وەزارەتێکا بێ لە هەر فەرمانگەیەکا بێ دوجار دەسەڵاتی جێبەجێکردن ئەنجومەنی وەزیران سەرپەرشتیامەکە ئەوە ئەرکی ئەوە کە ئەبێ پێی هەستێەوە لە کاتێکا کە پێی هەناستێ کەم تەرخەمێکەوە کەم و کورتێکە لە لای ئەوەیە و بەڕاستی ئەبێ ئەگەر پەرلەمان هەبوایە و پەرلەمانێکی کارا هەبوایە وەکۆی کە ئێستا بینین پەرلەمان لە کارخراوە ئەبواە پەرلەمان بە دوواداچوونی جدی بکردایە بۆ ئەو راپۆرتانەوە بۆ ئەو ڕاستپاردانی کە ئاراستەکراوە ئایا حکوومەتی هەرێم بۆچی کاریان لەسەر ناکە بۆ ئیجرعاتی پێویست ناکە لە کاتێکا کە ئەو هەموو قەیرانەی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە یعنی هەندێکی بە کۆمەڵە بڕیاری ئیداری و بە دەرکردنی کۆمەڵی ڕێنمایی ئەتوانرێت چارەسەر بکرێت بەڵام لە کاتێکا کە ئیرادە نیە کە وەکو پێویست گوێ ناگیرێت لە هەر لایەنێکە پێشنیار پێشکەش بکات بێگومان ئەوەیە کە قەیرانەکەی قوڵتر کردوێتەوە
و ئاسوویەکی ڕوون و چارەسەر بۆ ئەو قەیرانانە ئێمە بەدی ناکەین لە ئێستا. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرم و لای بەرز کاک ئەحمەد سەبارەت بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین بەڕێز وتت پرۆسەی نەوت پرۆسەیەکی ناشەفافە ئەنی بۆچی بەلای ئەوە پرۆسەی نەوت پرۆسەیەکی ناشەفاف دیارە تەنها ئێمە نیمان کاڵێن پرۆسێنەوە پرۆسێکی ناشەفافە هەموو دام و دەستگاکان ینی هەتا ئەو لیژنە تایبەتی کەوا برێ لە پەرلەمانی کوردستانەیە و لە سامانە سروشتیەکان ئەوانش بە ئاشکرا دان بۆوانێن کەوا ئەم پرۆسەیەکی ناشەفافە ناشەفافیەکە ناشەفافیەکە بەڕاستی ڕەنگە لە گرێبەستەکانەوە دەستی پێکات و تاکو دەرهێنان و فرۆشتن و خەرجکردنی پارەکەش چکە تۆ کاتێکە داتا و ژمارە و زانیاریەکان لەبەر دەستان نەبێت تکاوبوو ناشەفافە من پێشەوەیکەوە گەر بکرێت کاری سەرەکی دیوان کە کاتێ باسی بە دوواداچوونی راپۆرت شتەکانگە بەڕاستی لە هەموو جیهانیش و لە هەرێمی کوردستانیشا کاری دیوان دیاری کراوە دیوان برێت کاروباری سەرەکی ئەوەیە وردبینی ئەو دام و دەستگایانە یاخود ئەو شوێنانە بک کە کاروبار و مامەڵە بە سامانی گشتیوەکەن کە کاتێ دەستەیەکە نێرێت جا ئێمە دوو جۆر دەستەمانەیە بە پێی پلان کۆمەڵی دام و دەستگادانێنکەوە لەو ساڵا وردبینیکەین لەگەڵ ئەوەش ئەمە پێوترێ دەستە یاخود بڵێ کاری ئاسایی کاری تایبەتیشمانەیەم کاری تایبەتە دامانناوە بۆ ئەو داواکاریانەی کە بڵێ لە سەرۆکایەتی پەرلەمانە حکوومەتە داواکاری گشتیە دادگایە ینی هەر دۆسیەیە کەوا داوامان لێ بکرێت ئەوە لە دەرەوەی بەرنامە یا پلانەکەی خۆمان جێبەجێەکەین کە کات ئێمە دەگەین ئەوە و دەستەکان دەرەچن و وردبینی دام و دەستگاکانەکەن راپۆرتە نووسن ینی هەنێک جار ئێمە کە ئێساڵێن بۆ وێنە تەنها لە سلێمانی زیاد لە 3000 راپۆرتمان هەیە هەندێک بەڕێز وای لێکەداتەوەکەوە ئەم 3000 راپۆرتە هەر 3000 بڵێ گەندەڵی و سەرپێچی و شتیکایە وانە چکە ئێمە کە کاتێ دەستەیەک ئەنێرینە دام و دەستگایەک ئەو دەستەیەکە ڕواگەر هیچیش نەبێ بێ بڕات و بێتەوە بڵێ ڕۆیشتین دام و دەستگاکەمان وردبینی کرد تێبینیمان یەکەوە بوو 3000 راپۆرتی ئەو راپۆرتانە بەو مانایە نایەکەوە ئەو هەموو راپۆرتانە برێ گەندەڵی یاخود برێ سەرپێکی تایە بەڵام ڕەنگە راپۆرتە بێت دە سەرپێکیشی تیا بێت بۆ ئەوەی ئەمە ڕوون بێت سەبارەت بە بەدواداچوون راپۆرتەکان دیارەمە کە راپۆرتەکان ئەنووسینەوە تێبینیەکەین داوای لیژنەی لێکۆڵینەوەکەین ڕوبەڕووی ئەو لایەنانەیەکەینەوە کەەوە ئیشوکارەکەیان پێسپێراوە یان ئێمە کاتێکە سەرپێچیەک لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتێکی گشتیەکرێت یەکسەر داوا لە وەزارەتەکەکەین لەسەرەوەی خۆیەکەن کەوا لێکۆڵینەوە بکات چکە ناکرێت خۆی بەرپرسیار بێت لە ئیشوکارەکە و داوا لە خۆی بکەین بڵێ خۆی لێکۆڵینەوەکە ئەگەر کە سەرپێچەکە لەسەر ئاستی وەزارەتەکە بێمە داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەین لێکۆڵینەوە بکات بەڵام کاتێکە لێکۆڵینەوەکان بڵێ دواکەوێ بە جێگەی خۆی ناگە ئیجراعات ناکرێت بەڕاستی ئیشوکاری دیوان هەمان ئیشوکاری دادوەرێکە دادوەرێک کاتێکەوە کێشەیەک ئەچێتە دادگا و بڕیاری لەسەرەدات یەکێ تاوانبارەکە بڕیاری گرتنیەکە بڕیارێکیکە دادوەر خۆی ناڕوە جێبەجێکە دیوانی چاودێری دارایش ئەوە نییە وەک خۆی بڕا بڵێ پۆلیس ببا یا خۆی وەکو پۆلیس ئەوەی کەوا سەرپێچیەکەی کردو بیگرە و بیداتە دادگا نەکە تەنها ئەوەی لەسرە تێبینیەکان سەرپێچەکان دیاری ئەکات ئەی خاتە بەردەستی ئەو لایەنەی کە پەیوەندیدارن ئێمە ئێستاکە بەڕاستی لەسەر ئاستی سولەیمانی پەیوەندیەکی زۆر باشمان لەگەڵ فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی هەیە زۆربەی سەر ئەو راپۆرتانی وەکراوە بەڵێ زۆربەی زۆری ئەوەی کە بەسەر ئەو راپۆرتانی و دادگای کراوە ژمارێکی زۆر دادگای کراوە بەڵام زۆر لەو راپۆرتانە ئێمە کە کاتی داوای لیژنەی لێکۆڵینەوەمان کردو ڕەنگە لە لیژنەی لێکۆڵینەوەکە کێشەیەکە بێت بۆ وێنە لیژنەی لێکۆڵینەوەکە و دەسەڵاتی هەیە ئەگەر زانی تەزویرێک کراوە اختلاسێک کراوە ینی تاوانێکی تایە ئەبێ لیژنەی لێکۆڵینەوەکە بابەتەکە بخاتە دادگا ینی بینێرێ بۆ دادگە نەک ئێمە چکە ئێمە ڕاستە خۆ ناڕێن خۆمان لێکۆڵینەوەکەین ئێمە تەنها وردبینیەکەینەوە لەگەڵەوە شەداواکاری گشتی زوربەی ئەو دۆسیانەیەکەوە هەستەکە بڵێ تاوانی تایە جوڵانیوێتی وە ئێستش خۆشبەختانە لەگەڵ دەستەی نەزاهشا ینی پەیوەندیەکانمان پاشەوەی کەوا لە سلێمانی کراوەتە من زیاتر باسی ئاسی سلێمانیەکەم ڕێز دەڵێت لە سلێمانی خۆتانوەستا و داواکاری گشتیش دۆسیەکانی ئەوەی تاوتوێ کرد بەڵام ئێوە بۆچنمان بینیوە بەرپرسێگانی ئەم سنووری پارێزی سلێمانی بەرپرسێکی گەندەڵیتیانی لە ئاسی بەرزدا بۆی سزا بدرێت بەڕاستی لە هەموو ئاستەکانە یانی ئێمە گەیشتووەتە ئاستی لەسەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نووسیمانە لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران نووسیمانە لەسەر وەزیر نووسیمانە ئێمە ئەمانە کە ئەیدینە دادگا ئێمە ئەیگرین نەینەکەین بەڵام یەک کێشەیەکەیە زۆربەی بابەتەکان لە دادگا چی لێ دێت یا زۆر دواکەوێ یا یەکێ لەو کێشانە ئێمە هەمانە بەڕاستی ئیشوکارەکانی ئێمە و داواکاری گشتیش پەکەخە ئەوەیە تەماشاکەی لەسەر 3-4 ساڵ جارێک بە ناوی لێبوردنی گشتیەوە تەماشاکە لێبوردنیەکی گشتیەکرێ کۆمەڵێ دۆسیە کۆمەڵێک کەوا برێ
سەرپێچیان کردووە لە دادگایە ئەبێ سزا بدرێنە بێ پارەکان نێوەگرێت تەماشاکەی بەر لێبوردنی گشتیەکەن بەڕاستی ئێمە هەتا ڕێی خۆشمان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ لایەنەکانە دەربڕێەوەکەوە لێبوردنی گشتی دەکرێت کۆمەڵێک کەیس بگرێتەوە لایەنە ئینسانیەکەی ئەمە لەبەر چاوەگرین بەڵام ناکرێت یەک برێ سەرپێچی کردوێت و ماڵی دەوڵەت سامانی گشتی کە هی ملەتە بردبێتی لێ خۆش بین لەبەرەوە ئێمە یەکێ لەو کێشانە هەمانە کە داواکاری گشتیش و بڵێ دادگاکانیش بەدەستیەوە ینی دۆسەیەک ڕەنگە تۆ ماوەیەکی زۆر لەسەری ئیشەکەیت جگە لەوەی کە ئێمە راپۆرتە نووسینەوە داواکاری گشتی کاری لەسەرەکە ئاگاتە دادگاشتەکان تەماشاکە بە لێبوردنیەکی گشتی یەکسەر هەموو دۆسیەکان ئەحمەدیانی بەڕێز دڵ ئێوە و دیوانی چاودێری دارایی سلێمانی باڵکی خۆتان هەستاون بەڵام کەس تا ئێستا بەرپرسێکی گەورە سزا درراوە لە سنووری سلێمانی لەسەر راپۆرتەکانیەوە سزا ڕەنگە درابێت بەو جۆرەکەەوە نەکرێت بەڵام گەڕانەوەی پارە بڕی گەورەی پارە گەڕاوەتەوە کە یەکێ لە ئیشوکارەکانی ئێمە چکە وەکو وتم ئێمە پارێزگاری لە سامانی گشتیەکەین کراوە بەڵام ئایا ئێمە تا چەند بەو بڕیارانە ڕازین چکە وەکو وتم دادگا ئەو بڕیارانە یەکەڵاکاتەوە کە کاتێک کێشەکەش ئەگاتە دادگا ئێمە ئیتر لە بابەتەکە دەرەچین چکە ئێمە تەدەخول یاخود برێ دەست وەرنایەنە دەست ئیشوکاری دادگاوە بەڵام لە قۆناغی لێکۆڵینەوەی ئەمە دەستی لێدەین لێکۆڵینەوە کە کاتێ دام و دەستگاکان لێکۆڵینەوە ئەکەن کە کاتێ کۆنووسی لێکۆڵینەوە بڕیاری لێکۆڵینەوە ئەنێرن بۆ دیوانی چاودێری دارایی دیوانی چاودێری دارایی بەپێی ئەو بەشەی کە هەیەی خۆی یاساییە ئەگەر تەماشاکە لێکۆڵینەوەکە لە ئاستی خۆیان نەبووە بڕیارەکان و پێشنیارەکانی لە ئاستی خۆیان نییە داواکە گۆڕێنی لیژنەکە بە دووبارە لێکۆڵینەوە بەڵام کە گەیشتە دادگا بە پێی یاسا ئێمە بەڕێز دڵ یەکی لە ئێرەکانیەوە پێشگیریکردن لە پارێزگاریکردن مڵکی گشتیدا مڵکی گشتی لەلایەن حیزبەکانەوە لەلایەن بەرپرسانەوە لە سنووری پارێزگای سلێمانی ینی دەست داگیر کراون ینی ئەو بۆ تستان کردووە بۆ تا ئێستا مەسەلەن ئەو مڵکویشیانە نەگەڕاونەتەوە دیارە ئەوانش هەر هەمان شتێمە زۆری بابەتەکان یاخود بڵێ دۆسیەکانمان جوڵانە و ڕۆیشتووەتە داواکاری گشتی دادگا بەڵام خۆتان ئەزانن ئیشوکاری دادگاکان کە کاتێک لە دادگاش دەرەچێت ینی لە داواکاری گشتیش کە داواکە ئەجوڵێنێت تەماشاکەی دۆسیەکانی کاڵا نابنەوە دۆسەیەکەیەت ماوەیەکی زۆر دوا ئاخرێ بەبێ ئەوەی کەوا هیچ پێویست بکات دیار ئەوەشە لە عین ئێمە نیە بەڵام ئێمە واش نەزانرێکەوە هەموو دام و دەستگاکان یاخود برێ ئێستاکە لە سنووری پارێزگای سلێمانی بڵێن لە سوروری فەرمانگەکە ئێمە نزیکەی 1200 دام و دەستگات هەیە ئێمە ساڵانە ئەو 1200 دام و دەستگای وردبینیەکەین ئێمە بە پێی بەرنامەکە ڕەنگە ساڵەوە 150 یا 100 راپۆرت بنووسینەوە بوو ئێمە ئیشەکانمان بە سمپڵە بە عیناتە شەرت نیە ئێمە چینە و دام و دەستگایش سەرپێچەکەی تا بێت لەو شوێنە بێکە ئێمە وردبینیەکەین بۆ ئێمە وردبینی موچە کە 12 مانگە ئەگەر درابێ بڕێمە 2 مانگی 3 مانگی وردبینیەکەین ئەگەر کێشەیەک نەکەوێتە ئەو 2 مانگەوە ئێمە نەلێ بەرپرسیار و نەئیبینیش لەبەرەوەی شەکانی گشتی پێدوانی راپۆرتەکانی ئێوە بەرهەمێنە بوو بەڕاستی ڕەنگە دوو حاڵەتە بێ ئێمە یەکەم وەکو ئەرکی خۆمان راپۆرتەکانمان کە نووسیوەتەوە ئەرکەکانی خۆمان جێبەجێ کردووە ڕوبەڕووی ئەو لایەنانەمان کردوکەوە برێکاری لەسەر بکەنەوە نەیاکردبێتەوە ئیشی ئەوانەوانە بە ڕێزەکە شدوتی ئەوە پێویستە کاتێک کە ئێمە راپۆرتێکە نووسین لە وەزیر وەزارەتێک کە وەزارەتەکە خۆی و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیش کە کاری لەسەر ناکەن یاخود لە ڕێکاری یاسایی ناگرێتە بەرەوە ئیشوکاری پەرلەمانە برێ ئەو وەزیرە یاخود ئەو دام و دەستگایی جێبەجێکارە بانکات و برێ لێپێچینەوەی بانکردنی لەکات ئەوەیە بەڵام ئێمە ئەوەمان کردووە حاڵەتی دووەم بەڕاستی ئەوەی کەوا ئێمە پێی دڵخۆشین یاخود پێی شانازی پێوەکەین ئەوەیە ئێمە ئەو دۆسیانەکەەوە تۆمارمان کردو ئەو راپۆرتانی کە نووسیمانە ڕەنگە ئەگەر ئەمڕۆژ لەسەر هەچ بار و دۆخێک بێت یاخود برێت لە ماوەیەکی پێشووترا ئیجراعات نەکراوە کاری لەسەر نەکراوە بەڵام ئەمە لەبەرەوەی برێت تۆمار کراوە ماوە ڕۆژێ لە ڕۆژان هەر کاری لەسەر ئەکرێت و مێ دەکەن کەوا برێ بەڕاستەکەم دواتەگەرم و لای بەرز نەجی بەخانەگەر بگرین و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەو راپۆرتانەی کە لەلایەن دیوانی چاودێری دارایی ئاراستەی دادگا و داواکاری گشتی دەکرێت بۆچی ئەو راپۆرتانە وەکو پێویست کارێن لەسەر ناکرێت و یەکلا ناکرێنەوە بەڵێ بێگومان وەکو هەموو بابەتەکانی تر وەکو هەموو ئەو دۆسیانە و ئەو کارە ئیداریانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە یعنی ئەمڕۆ جێگەی داخەکە ئێمە کۆمەڵە دام و دەستگامان هەیە بۆ بەدواداچوون پێشتر کە پەرلەمان دەست بەکار بوو لە ڕێگەی لیژنەکانی پەرلەمانەوە بەڕاستی ئێمە
دۆسی زۆرمان ئاراستە کردووە چ بۆ داواکاری گشتی چ بۆ دەستەی نەزاها بەڵام بێگومان ئەوەیە بۆتە نەریتێک لە هەرێمی کوردستانە کە گوێ لەو دام و دەستگایانە چاودێریانە ناگیرێت و تەنها دەسەڵاتی جێبەجێکردن زاڵە و دەسەڵاتی زیاترە لە دەسەڵاتی چاودێریەکان و گوێ بۆ ناگیرێ ئەگەرنا من پێم خۆش ینی ئەو ئاماژە بەوە بم کە کاک ئەحمەد گەشتبینە بەوەی کە لە سنووری سلێمانیان ڕێگریان بۆ دروست نەکراوە و بربەستیانەوە ئەوەی کە ویستێتیان کردویانە بەڵام بەڕاستی بەپێ هەر بەپێ راپۆرتی خۆیان کە لە دیوانی چاودێری دارایەوە ئاراستی پەرلەمان کراوە یعنی ئەو دۆسیانەی کە زۆر گرنگ و هەستیارن ئەوان هەماهەنگیان کرێ لەگەڵ حکوومەت بەڵام حکوومەت وەڵامیان ناداتەوە بۆ نمونە دۆسی نەوت کە ینی چەند جار بۆ خۆیان داوایان کردووە کە ئەوان ئەتوانن چ لە ڕووی زانستیەوە لە ڕووی پیشەیەوە ئەتوانن بە وردبینیکردن لە دۆسی نەوتە هەر لە دەرهێنان و فرۆشتن و بە بازارکردن و لە هەموو داهاتەکان و ئەتوانن بەو ئەرکە هەستن بەڵام وەڵامیان نەدراوەتەوە بۆ نمونە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا هەیە لە ڕووی داراییەوە لەسەر چی ڕێکەوتون ئەو بودجەیەکە نانێرێ بە تایبەتی لە بواری نەوتە ئەمە پێویستەکە کە دیوانی چاودێری دارایی ئاگادار بێ بەڵام هەرچەند خۆشیان داوایان کردو لە ئەنجومەنی وەزیران کە ئێمە پێمان باشە کە ئێمەش بەشداری پێ بکەن لەو بابەتانە بەڵام وەڵامیان نەدراوەتەوە بۆ نمونە ئەو کێشەیە کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێم بووە لەسەرەوەی کە قەرزاری کۆمپانیای دانەغازە ئەم کێشەیە بە کوێگەی چەندێ قەرزارە یعنی ئەمەش بە هەمان شێوە دیوانی چاودێری دارایی خۆیان داوایان کردووە کە با ئێمە ئاگاداری ئەو دۆسیە بین هاوکاری حکوومەت بین لەو ڕۆوە بەڵام هەر وەڵام نەدراونەتەوە کەواتە بەڕاستی ئەو دۆسیە گەورانەی کە پێویست دەکات کاری لەسەر بکرێەوە ئەساسیە و ئەگەر ئەمانە ئەم کێشانە یەکلایی ببێتەوە و حکوومەت هەماهەنگی بکە لەگەڵ ئەو دامەزراوە چاودێریانە بێگومان هاوکاریکی باشە بێ بۆ حکوومەت بەڵام کاتی ئەمانە ناکرێ تۆ لە هەر بوارێکی ترە لە هەر دۆسیەکی ترە لە هەر مەجالێکی ترە هەوڵ بدە کاری خۆت بکەوەکو دیوانی چاودێری دارایی بێگومان ڕۆڵێکی بەو شێوەی نابێ یعنی لە کاتێک لە دۆسیە گەورەکان گوێ لێ نەگیرێ لەو دۆسیانەی تر کە کاری لەسەر کراوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کاری زۆریان کرە بۆ نمونە لەسەر باجی کۆمپانیاکان لەسەر کێشەی یەکەکانی نیشتە جێبوون لەسەر زۆرێک لەو بابەتانەی کە قسە و باسی لەسەر ئەمڕۆ ئەوان کاری خۆیان کرۆ بەڵام لە کاتێکا کە لەو دۆسیە گرنگانەی کە داهاتی سەرەکی هەرێمی کوردستان لەو ڕێگەیانەوەیە کاتێک کە لەویا ڕێگەیان پێ نەدرێ و بەشداریان پێ نەکرێ ناتوانن لە یعنی لەوانەی تریش ئاتوانن بڵم کاریگەریەکی بەو شێوەی نییە پاشان خاڵێک تر کەمەیە ئاماژەی پێ بدەم دیوانی چاودێری دارایی بەڕاستی ئەرکەکەی ئەوان لەوێەوە دەست پێکات لە کاتێکا کە بوجە پەسەند دەکرێ یعنی ئەرکی ئەوان هەر بەپێی یاساکەی خۆیان ئەڵێ دڵنیابوون لە نەبەزاندنی سنووری پشتیوانێ داراییەکان لە بوجەی پەسەند کراو یعنی ئەمە ئەرکی سەرەکی ئەوانە بەڵام لە کاتێکە لەم خوڵەی پەرلەمانە تا ئێسێمە بوجەمان نەبینیوە کاتێک کە بوجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان و بوجە پەسەند نەکراوە دیوانی چاودێری دارایی ئەتوانم بڵم ئەوەی کە کردوانە لە ئازایی و جەراعەتی خۆیانەوە کردوانە ئەگەرنا لەسەر چه ئەساسێک ئەوان ئەتوانن وردبینی بکەن لە داهات و لە خەرجی و لە زیادە ڕۆیەکان کە لەو بوارا کراوە لەبەرەوە بەڕاستیەوە کوتم یعنی جێگەی دەستخۆشیە بۆ ئەوان بەڵام ئومێدێکی بۆ ئێمە نەهێشتێتەوە لە کاتێکا کە لە دۆسیە گرنگەکانە ئەوان گویان لە ناگیرێ و بەپێی ئەو راپۆرتانەی ئەوان کاری لەسەر ناکرێت زۆر باشە سەبارەت بە مامەڵەی داواکاری گشتی و دادگا لەگەڵ ئەو دۆسیانە مامەڵەیەکی تەندروستە یاخود بۆچی ئەو دۆسیانە کە لەلایەن دادگا و یان داواکاری گشتیەوە بە تەواوەتی یەکلا ناکرێنەوە بێگومان ئەوە وەکوتم یعنی داواکاری گشتی و دەسەڵاتی دادگاکانیش بەڕاستی سنووردارە ئەتوانم بڵم ینی ئەوانیش ئەو سەلاحێتە کاملیان نییە کە بتوانن هەر کەسێک بیانەوە ڕاپێکی دادگای بکەن هەر کەسێک کە ئەوان ینی ناوی هاتبێ لە راپۆرتێکا لە شوێنێکە ئەوان بتوانن لێ پێچینەوەی لەگەڵ بکەن ینی ئەمە جێی داخە کە ئێمە لە نزیکەوە سەردانی زۆربەی ئەو شوێنانەمان کردووە ئەو کێشەیان هەیە بۆ نمونە ئەمڕۆ کێشەیە کە لە هەرێمی کوردستانەیە مەسەلەی حەسانەیە یعنی حتا لە پۆلیسێکەوە لە
فەرمانبەرێکەوە لە پلە تایبەتەکانەوە یعنی ئەم حەسانەیە وای کردو بەبێ ئیجازەی بەرپرسەکەی و یاخود ئەو دام و دەستگایی کە ئەو فەرمانبەرەتیان ناتوانێت لە دادگا بانگ بکرێەوە لێپرسینەوەی لەگەڵ بکرێ لەبەرەوە ئەمانە هەمووی کێشەیە بۆ داواکاری گشتی و بۆ ئەنجومەنی دادوەریش و ئەوانیش دەتوانم بڵێ بەکو لە ئاستی پێویستان نەبوون لەو بوارەیە. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێن و لای بەرز کاک ئەحمەد سەبارەت بە پێش باسمان لە دۆسیەی نەوت کرد ینی بە شێوەیەکی فەرمیەوە داواتان کردووە کە وردبینی بکەن بۆ گرێبەستەکان بۆ داهاتینەوت تا ئێستا داهاتینەوت لای دیوانی چاودێری دارایی هەرێم ڕوون نییە؟ بەڵێ دیارە سەبارەت بە دۆسیەی نەوت و هێنانی کۆمپانیەکان ئێمە زۆر بە پێی ئیش و کارەکانمان جارێ بە پێی یاسا وردبینی وەزارەتی سامانە سروشتیەکان و هەر وەزارەت و دامۆزدەستگایەکی کە بە پێی یاسا ئیشوکاری یانی بڵێ ئەرکی دیوانی چاودێری دارایە بە پێی یاساکەمان مادەی دەیەم یەکەم ئەڵێ هەموو وەزارەت و ئەوانەی کە مامەڵە کا بۆ ئیشکاریێمە دیوان بە نووسراوی فەرمی ژمارە 82 لە 3/2016 کەوا ئاراستەی بڵێ ئەنجومەنی نەوت و غازی کردووە ئەڵێ ئامادەین دۆسیەی نەوت لە گرێبەستەکانەوە تاکو و کۆتایی وردبینی بکەین ینی ئەمە ئامادە دەربڕینی دیوان ئەم ساڵ لە 2016 مانگی بەڵێ ئەمە کە باسی هێنانی کۆمپانیەکان کراوە ئەمە خاڵی یەکەمیانە خاڵی دووەمی باسی ئەوە کراوە هەتا گەر پێویستیش بکات کۆمپانیا یاخود کەسێکی خەڵکێکی شارەزا بهێنرێ ئەمێ ئەبێت دیوان بهێنێ دیوان کاتێ بڕوا ئەو دۆسیانە وردبینی کە ئەگەر پێویست بکات بۆ گرێبەستەکان یاخود بۆ هەر یەکێگەر پێویستیش بکات یاخود خەڵکێکی شارەزا بێ ئەبێت دیوان بهێنێ نەک ئەو وەزارەتە خۆی. خاڵی سێمیش هەر لەو نووسراوی دیوانە بە ئاشکرا باسیەوە کراوە هێنانی کۆمپانیا ئەوانە دەبێتە هۆی لاوازبوونی ڕۆلی دیوانی چاودێری دارایی کە دام و دەستگایەکە خۆی سەر بە حکوومەتە دیارە ئەمانە هەمووی کە وتراوە لە نووسراوەکەش ئاماژە دراوە وەزارەتی سامانە سروشتیەکان هاوکار نەبووە یاخود بڵێن ڕێگرە بۆەوەی کە ئێمە کاران نەکەین من جگە لە ڕێی خۆم وەکو هێنانی کۆمپانیا بەڕاستی بە ئیشێکی زۆر ترسناک بۆچی مەس ئێستا کە حکوومەت بڕیاریدا مەسەلەن کۆمپانیایەک بێنێ بۆ وردبینیکردن لە داهاتینەوت ینی بۆچی ئیشێکی ترسناک بەڕای من ترسناکەکەی لەوەیە جارێ یەکەم ئەو کۆمپانیایە کە دێن پارەیەکی زۆر وەرەگرن ئەمە گەربرێن بە هەدەر بە فیرۆدانی سامانی گشتیە لە کاتێکە دوو دیوانێکی چاودێری دارایت هەیە پارەیەکی زۆرت بۆی تەرخان کردووە و ئێستاکە خەرجی ئەکات چوو فەرمانبەری خۆتە حاڵەتی دووەم ئێمە بەپێی زانیاریەکانیشمان و بەپێی ئەو ئیش و کارەکانمان ئەو کۆمپانیایی کە دیێت کۆمپانیایەکی بیانیە ئەو شتانەی کە ئەخەنە سەر بەردەسی کۆمەڵێ تۆمارگەیە چی ئەیخەنە بەردەسی ئەو لەسەر ئەوە ڕێی خۆیەدات بەرپرسیارەتیشی نییە ئەڵێ بەپێی ئەو تۆمارگە شتانی کە خراوە بەردەستمان ڕای خۆی دەرەبڕێت دوای ئەوسا بەڕاستی ئەگەر کارەکە شەفافکردن بێت پێویستە بخرێتە بەردەست خەڵکی کوردستان و دیوانی چاودێری و برێ کە ئیشی کاری خۆیەتی شەفافۆجی هێن بێت و هەتا فەرمانبەرەکانشی ئەگەر دۆسیەکە پێویست بۆ بکە هەنێ شتیکەوە بڵاو نەکرێتەوە یاخود بمێنێتەوە یاخود وەکو نهێنیەک بپارێزرێت ئێمە فەرمانبەرین و برێت بە پێی یاسا پابندینکەوە بیپارێزین نە کۆمپانیایەکی بیانی بێرە بیخاتە بەریانی ئەگەر ئەو دۆسیەیە برێ نهێنیەکی تایە ناکرێت بخرێتە بەردەست خەڵکێکی کە نەخرێتە بەردەست دیوانی چاودێری دارایی دواسە ئێمە حتا لەسەر نووسینگەکانی ئەوەی کەوا ژمێریاری یاساین و لێرە کۆمپانیەکان و دام و دەستگاکان کەوا حساباتیان بۆ دەری هێن ئێمە لەسەر ئەوە فێبینیمانەیە چکەوان بۆ پارەی شەکەم هۆکارەکەی چیە مەسەرەن حکوومەت دەیەوێت بە پارە کۆمپانیایەک بێنێت لە دەرەوە بە پارەگرێ بەسی لەگەڵ بکات وردبینی بکات بەڵام بۆ ڕێگە بە ئێوە نادەوە کوردوانی چاودێری دارایی وردبینیەوە بکەن ئەوەیە کە ئێوە ینی خەڵکی پسپۆڕ و شارەزاتان نیە هۆکارەکەی چی؟ ئێمە دیارە وەکو دیوانی چێوداری دارایی کە لەبەرەوەی هەمووی شەکانمان بە بەڵگای نەکەین وەکو دیوان ئێمە بە بۆچوونی ئێمە نەخستنی ئەو دۆسیەیە بە بەردەستی دیوانی چاودێری یاخود هێنانی ئەو کۆمپانیایانە بە جۆرێ لە جۆرەکان بەردەوام بوونە بە ناشەفابوونی ئەو دۆسیەیە بۆچی چونکە ئەو کۆمپانیایە کە دیێ ئیش و کارەکەی تەواوەکات بە پێی یاسا هەنێک جار هەیەکەوات و کۆمپانیاکەکەوە وردبینیەکات راپۆرتی خۆیان نووسێت ئەو راپۆرتەیش وەکو چۆن دەبێتە شتێک بەدەستی حکوومەت وڵات ئەوەتە وردبینی کراوە شەفافە پێویستیش ناکە جارێکی کە دیوانی چاودێری دارایی وردبینی بکە ئەگەر ئێمە برێنش وردبینیەکەینەوە ئەو لە کاتێکە جاری یەکەم نەیخاتە بەردەستی تۆ کە جاری دووەم کە وردبینی کراونە ینی بەڕای ئێمە جۆرێکە لە هێڵانەوەی ئەو دۆسیە بە ناشەفافی بۆیە کۆمپانیای کەواتە بەلای وەکو دیوانی چاودێری دارایی دۆسینە و تێرێم شەفاف نییە نازان داهاتەکەی چەندە؟ نا یعنی ناشەفافە تا ڕادەیەکی تاریک
تاریکە بەڵێ ینی وەزارەتی سامانە سروشتەکان تاریکترین وەزارەتە لایەوە دیارە من بە پێ ئەو ویشەیەکەوە لەبەرەوەی وەکو ناکەوێتە سنووری کاری فەرمانگەکەی ئەمەوەکەوە بڵێ سلێمانی بەڵام وەکو چاودێری دارایی بڵ ئەنجومەنی چاودێری دارایی دیارە ئێمە ڕاستە لە ئەنجومەن کۆبینەوە بەڵام ئێمە کە کۆبینەوە دو ئەوسا بڕیارەکان دەرەکەین ئەو بڕیار و ئیش و کارانە ئێمە لە فەرمانگەکەی خۆمان جێبەجێەکەن دیوانیش لێەکە بەڵام بە پێی هەموو ئەوەی کەوا زانیاریەکانمانێت نەکۆکو فەرمانبەرێکی دیوانی چاودێری دارایی وەکو هاوڵاتیەکی ئەم هەرێمە وەکو ئەوەی کەوا لە دەمی ئەندامی پەرلەمانەکان لە دام و دەستگاکانەوە لە ڕاگەیاندەکانەوەی بچین بڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان ینی لەو وەزارەتانەیە گەر ژمارەیەکی ڕاست و دروستیش بدات متمانەی نییە خەڵک ناتوانێت ئەو ژمارەیە بە متمانەوە وەربگرێت یعنی یەکێ لە کێشەکانی ناشەفابوون ئەوەیە کەوا تۆ ئەو شتە باشانەش یاخود ئەو ژمارە ڕاستانش جێ متمانەت نییە ناتوانێت لابێ خۆت بڕێ لەبەرزت بپرسم شفافترین وەزارت لایەوە کام وەزارەتی و تاریکتریان کامە هەڵە بژێریت دیارە بەو هینە نییە کەوا بڵێن شەفافترین چکە ئێمە کۆمەڵی دام و دەستگامان هەیە لە سنووری خۆماناوردبینیەکەن ڕەنگە ئەو دام و دەستگایانەی کە هەمان شوێنە لە هەولێر نەکرێت لە دووەک نەکرێت لەبەرەوە ناتوانین لەسەر ئاستی وەزارەتەکان بکەین بەڵام ئێمە وەکو دام و دەستگا ڕاستە هەموو دام و دەستگاکان نەکەن بەڵام ئەو دام و دەستگانەی کەوا بڵێ وەکو پاسەپۆرتە نشینگەیە جنسیەیە ئەمانەی کەوا لایەنێکی ئەسکەریانە هەیە لەبەرەوەی لەناو خۆیان ئیجراعاتەکرێ ئیش و کارەکان لەوێ ئێمە بە باشتری ئەیبینین لە هەندێک دام و دەستگا مەدەنیەکان تاریکەکان گەربیگری ڕەنگە سامانە سروشتیەکان لە هەمووی تاریکتر بێت سواس دەکەم دواتە گەڕێم وڵای بەڕێز نەجی بەخانە گەربگەین وڵای بەڕێز سەبارەت بە ئەوەی کاک ئەحمەد باسی لێوە کرد کە تاکو ئێستا ڕێگەیان پێنەدراوە لە دۆسەی نەود وردبینی بکەن سەبارەت بە هێنانی ئەو کۆمپانیایەش ینی کۆمپانیایەکی بیانی کە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بهێنێت بۆ مەسەلەی لێکۆڵینی و لە داهاتی نەود ینی ئایا ینی هۆکارەکەی چێ کە ڕێگە بە دامدۆزگای ناوخۆی نادرێت تا پەرلەمان دیوانی چاودێری بۆ مەسەلەی شفافیت لە داهاتی نەوت و لێکۆڵینەوە لە گرێبەسەکان بەڵێ بێگومان هۆکارەکەی هەر ئەو ناشەفافێتەیە و هەر ویستی ئەوەیان هەیە کە هەروەکو خۆی بمێنێتەوە بەو شێوازە ئەگەر نایانی تۆ دیوانی چاودێری دارایی کاتێک هەیە و گەورەترین ئەرکی وردبینی کردنە لە داهاتە و ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستانیش داهاتی سەرەکیمان لە نەوتە کەواتە ئەگەر دیوانی چاودێری دارایی نەتوانێ وردبینی لە داهاتی نەوتا بکە یعنی ئیتر ئەبێ چیتر بکە بەڕاستی لە چ داهاتێکمان هەیە چیترمان هەیە تا وردبینی تیا بکە لە داهات و لە خەرجیە ئەگەر بێوێ بیکە کەواتە بەداخەوە ینی ئەوە گلەی وا کێشەی هەرێمی کوردستانە گلەی هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانەیە کە بۆچی یعنی ئەم حکوومەتی هەرێمە چنێتێکی هەیە چمەبەستێکی هەیە لەوەی کە دۆستینەوە بەو ناڕوونی و بەو ناشەفافیە بهێڵێتەوە لە کاتێکە ئەوە مڵکی خەڵکی هەرێمی کوردستانە یعنی بەڕاستی پێویستەکە کە وەکو پێشتر کە پەرلەمان کارا بووە قسەی زۆری لەسەر کراوە و تەنانەت بە جۆرێک ئەو بابەتانە باس کراوە کە هەموو تاکێک هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانە زانێ ئێستا داهاتی نەوت چۆن ئەڕاتە دەرەوە ڕۆژانە چەند بەرمیل نەوت ئەڕاتە دەرەوە بەڵام کاتێک داهاتەکە باز ئەکرێەوە ئەو داهاتی کە حکوومەت هێرمکاری لەسەرەکە بۆ موچە و بۆ پێداویستی و خەرجیەکان ئەوە نییە یعنی تەنانەت هەموو هاوڵاتیانی ژەزانن کە ئەمڕۆ ناشەفافی و ناڕوونی هەیە لەو داتایانەی کە حکوومەتی هەرێم ئەی خاتە ڕوو لەبەرەوە بەڕاستی ئەمە جێگەی داخە و ئەمەیە وای کردووە کە بێمتمانەیەکی زۆر لە نێوان هاوڵاتیان و حکوومەتی خۆیانە دروست ببێ و هەتا ئەو متمانەیە نەگەڕێتەوە و حکوومەتی هەرێم شەفاف نەبێ بە تایبەتی لەو دۆسیێنەوەتا بەڕاستی هاوڵاتیان ئومێدێکیان بۆ دروست نابێ و متمانەیان بە حکوومەتی هەرێم نابێ و بارودۆخەکە لەوە خراپترە بێ کە ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆر قوڵ و ناڕەحەتە ئەژین یعنی نازانم بەڕاستی من ئێمە تێناگەین ینی ئەم حکوومەتە ئەگەر ئێوێ خزمەتی خەڵک بکە مەبەستی چییە لەم ناشەفافیەتە ینی بۆچی ئێوێ بەو شێوەیە بمێنێتەوە ئایا بە سزادانی خەڵک نییە لە کاتێکا کە تۆ داهاتی خەڵکە و تۆ فەرمانبەرێکی وەکو حکوومەت وەکو سەرۆکی حکوومەت وەکو وەزیرەکان
فەرمانبەری لەسەر ئەو داهاتە و پێویستەکە ڕێکی بخەیت و بە شوێنی خۆی بگەێنی کە هاوڵاتیانە بەڵام کاتێک کە پێی نادەی حەقی خۆی پێ نادەی و شەفافی ژنی بۆشی ناخەیتە ڕوو لە ئێستا ئەتوانم بڵێم هەموو هاوڵاتیان یارێم گەشتونەتەوە قەناعەتەی کە ئەم کەمکردنەوەی موچە و پاشەکەوتکردنی موچەیە سزادانی خەڵکە ئەگەر نا یعنی پێشتر نەوت بڕێکی زۆر لە نرخەکەی دابەزی بۆ هاتبوو خوارەوە تەنانەت گەشت بۆ 28 و 27 دلار ئێستا بینێن ڕۆژ بە ڕۆژنەوت لە بەرزبوونەوەیە بەڵام بۆچی حکوومەتی هەرێم داهاتەکەی هەروەکو خۆی وایە بۆچی دواکەوتنی موچە هەر بەردەوامە یعنی بەڕاستی ئەم ناڕوونی و ناشەفافیەتە وای کردووە کە هاوڵاتیان ئەگەر حکوومەت بیانوشی هەبێت و یاخۆت ڕاستیش بکات لە هەندێک شتا هاوڵاتیان متمانیان پێی نەبێ و جێگەی باوەڕ نەبێ بۆ هاوڵاتیان ئەو داتایانی کە خەنە ڕوو زۆر باشە سەرنجی بەڕێزت سەبارەت بەوەی کە باز دەوەی کە ئێستا حکوومەت بڕیاردا و کۆمپانیایەکی بیانی بێنێ بۆ وردبینی لە داهاتینەوە تەڵبەتە لە بەرامبەرە و هێنانی و کۆمپانیایەوە دەوێت پارەی گرێبەسی لەگەڵ کات و پارەی پێبدات یعنی هۆکاری چێت کە حکوومەت لە دام و دەستگا چاودێریەکانی خۆی لە ناوخۆ پرسینە و دەشارێتەوە ئایا کۆمپانیا بیانیەکان دڵستۆزترن بۆ خەڵک یاخود بۆچی ڕێگری لە دام و دەستگا چاودێریەکان ناوخۆیەکان یارێن دەکات بێگومان نەخێر بە هیچ شێوەیە هیچ کۆمپانیایەکی بیانی دڵسۆزتر نین لە دام و دەستگاکان و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام وەکوتم ئەمە درێژەدانە بەو ناڕوونی و ناشەفافێتەی کە هەبووە ئیتر ئایا چ مەبەستێکیانەیە لە پشتەوە ئەوە ئەبێ خۆیان وەڵام دەنەوە بۆ ئەیانەوەی ناشەفاف بێ بۆ اعتراف بەو دام و دەستگانە ناکەن کە خۆیان دروستیان کردووە و دیوانی چاودێری داراییچەکە لەو بلایەنانەی کە بەڕاستی ئەبێت سەربەخۆ بێت ئەنجومەنی وەزیرانیش یعنی لە هەموو وڵاتانە لە هەموو دنیاە بەو شێوەیە بووە کاتێک ئەم دیوانی چاودێری داراییە دەسەڵاتی ئەبێ و ئەتوانێ بارکی خۆیەسێ کە سەربەخۆ بێت لە ڕووی داراییەوە لە ڕووی بڕیاردانەوە هیچ سانسۆر و هیچ فشارێکی لەسەر نەبێ بەڵام لە کاتێکا کە حکوومەتی هەرێم بەو شێوەیەش نییە بەڵام سیرەکەی حسابی بۆ ناکات و متمانەی بەداتاکانی نیەوە یاخود کار لەسەر راپۆرتەکانی ناکە ئەمە جێگەی داخە بۆ ئێمەش بەڕاستی کە نابێ بەو شێوەیە بێ ئەگەر نا کۆمپانیایەکی بیانی وەکو کاک ئەحمەد ئاماژەی پێدا دێت بە پارە ئیشی خۆیەکە و کاتێکیش کە ئەو هەموو ڕایشکارە بۆ نمونە ئەهێنرێ لە هەر بوارێکا کە ئیش بۆ حکوومەت بکەن سەیرەکەی ئەبینی دام و دەستگاکانی حکوومەت بەو شێوەیە نییە کە ئەوان پێشبینیان کردووە لەوانەیە بە ئەرکی خۆشیان هەڵنەستن لەو بوارە بەڵام کاتێک کە فەرمانگەیەکی خۆمان دیوانی چاودێری دارایی بۆ نمونە باشتر ئەزانێت کێشەکانی ئەم حکوومەتە لەکوایە و دام و دەستگاکان لەکوایە ئەگەر نا کۆمپانیایەک دێ بەس ئەو داتایانێ و ئەو شتانەی کە ئەوانەی خەنە بەردەستی ئەو ئەتوانێت کاری لەسەر بکات ئەگەر نا ئێمە ئەتوانم لە بێچێک لە دەستکەوتەکانی ئەم خولەی پەرلەمان پەسەندکردنی یاسای سندوقی داهاتە نەوتیەکان بوو یعنی ئەو یاسایش کە پەسەند کراوە ئەوە ساڵێک مەسەلە تێپەڕە بێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و دەستەی کارگێڕێکەکەی بۆ تەشکیل نەبووە کەواتە ئەمانە هەمووی نێتی حکوومەت دەرەخا بۆی کە نێتی نییە شەفاف بێ و نێتی نییە ڕوونی لەو داتا و لەو زانیاریانە بدات کە لەسەر بە تایبەتی لەسەر دۆسینەوەتەیە ئەمانە هەمووی جێگەی داخەوە جێگەی گرەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بارودۆخەکەشی بەم ڕۆژەگەی بەڵێ سوپاس دەکەم کاک ئەحمەد ئەگەر کاتمان کەماوە کۆمەڵێک پرسیارەتی سەبارەت بووی کە بەرەز وتت داهاتی نەوت مەسەلەی نەوت تاریکە لە هەرێم داهاتەکەشی لە شوێنێکی تاریکە پێت وایە من بۆ کوتم لە گرێبەستەکان و تا ئاگاتە نەکەوەی کەوا داهاتەکەی بەڕاستی خەرجەکەشی دیار نییە چکە بەڕاستی ئەمە ئێستا کۆمەڵێک دۆسیە هەیە لە 2011 و 2012 بە ناوی گەشەپێدانی زانکۆکان کۆمەڵێک پارە تەرخان کراوە بۆ زانکۆکان لە 2011 و لە 2012 لە 2013 تا ئێستاکە ینی مەبلەغێکی زۆرە تەماشاکەی کەمێکی لێ خەرج کراوە لە پارەی نەوتەوە ینی ئەمە جۆرێکە لەوەی کەوا لە کاتێکم شوێنە بودجەی خۆی هەیە دواسە ئەگەر پێویستێتی لە 2011 و 2012 چۆن تا ئێستاکە ئەو پارەیە خەرج نەکراوە ینی خۆی لە خۆیان دۆسیەکە وەکو چۆنەڵێ گومانە باتە سەر خۆی ینی هەندێک جارێکمە دەبینین کەوا کۆمەڵێک لەو پارانە دراوە بە زانکۆیەکی ئاهلیە خودراوە بە زانکۆی قوتابخانەیە کە مەشروعی فاتەمە زانکۆی ئەمریکیە لە کاتێکە بەسەر پارەی خەڵک زانکۆی هەلی دروستکراوە پارەی نەوت بەڵێ پارەی پێدراوە باشکرا بەبێ بەرامبەر
دیارە بێ بەرامبەرەی خۆچیە ئەو لەوێ کەرتێکی تایبەتە بۆ کاری خۆی ئیشەکات بە خوێندن بە پارەیەتیایە لە ئەمە چی قوتابخانەی شۆی فاتە ئەمە زانکۆی ئەمریکی ئەمە کۆمەڵی جێگەی بڵێ پارەشە پارەی و تو لەسەر بەڵێ پێیان دراوە شەر نییە هەمووی لەسەرەوە دروستکرا بەڵام تەماشاکەی بڕێکی پارەیان دراوە پێ کراوە لە کاتێکا دەبینین حاڵی قوتابخانەکانی خۆمانەوە حاڵی زانکۆکانی خۆمانە ینی بەڕاستی لە خەرجکردنی پارەکەش جێگەی خۆی نەگرتو تو هەنێ جارێکە دەی پارێک بۆ پەرەپێدانی زانکۆ دانێ یا پەرەپەدانی شوێنێک دانێ کە پارەکە تەماشاکەی خەرج نەکراوە کابوو پێویستیان پێی نەبووە ئەگەر پێویستیان پێی نەبوو بۆ دانراوە یان تەماشاکەی بۆ پەرەپێدان دانراوە بۆ خەرجەیەکی ڕۆژانە خەرجەکرێەوەش کە جێگەی خۆی ناگرێ بەڵێ و دۆسیە ینی بەڕاستی هێنانی کۆمپانیەکان زیاتر بۆ داخستنی دۆسیەکەی بۆ ئەوەی کەوا بڵێن تاکو ئێستا وردبینی کراوەتر پێویست ناکە بە بۆچینی پێ دوای لە شوێنێکی تاریکە داهاتینەوە داهاتەکەی من نابینین ینی بەڕاستی تۆ ئێستاکە گەربەی هەر تەماشای ئەو راپۆرتانە بکەیتەوە وەزارەتی سامانە سروشتیەکان بڵاوێ کاتەوە گەربەی داهاتەکەی لێک دەیتەوە بە کەمکردنەوەی ئەو موچەیە کەوا تەمانێمە بە نایاساییش و ناقتصادیش و کۆمەڵایەتیشی دانێنە و بەناو پاشەکەوتا ینی ئەبێ ئێستاکە موچە لە کاتی خۆیان بدرێت چکە بەڕاستی ئەگەر ئەو داهاتی نەوتەی کەوا بە بۆ ڕێڕات و ئەوەی داهاتی ناوخۆیە ئەوەی تەنکەرە و ئەم کەمکردنەوەی موچەیە کەوا ڕێژەیەکی زۆرە لە هەنێکی کە لە 1970 لێ بڕاوە ینی ئەو کاتە گەر 6 ملیار یا 850 ملیار بێ ئێستاکە مەبلەغەکەی زۆر کەمە پێویستە ینی پێتان وایە بەداهاتی نەوت بەداهاتی خاڵە سنووریەکان بە بۆری و بە تەنکەر بەداهاتنەوە دەتوانرێ موچەی تەواوی فەرۆنبەرەندابین بکرێت ئەگەر موچەی تەواویش نەدرێ وایە بەم پاشەکەوتە لە کاتی خۆیان و پارەیەکی باشیش بدرێت چونکە ڕێژەی کەمکردنەوەکەی زۆر لە دانەکەی زیادە ینی فەرمانگە هەیە لە 40 موچەکەی خەرج ناکات بەراورد بە پێشوو بەڵێ سەبارەت بووی کە پێشتر باز لەوە دەکرێت کە فەرمانبەری بندیوار و موچەخۆری دیوار هەیە ئێوە پێ ودا سونایە کە کردوتانە ینی ڕێژەکە چەندە دەستان بۆ دۆسیە بردووە بەڕاستی دیارە و دۆسیانەی کە لە کێشەکانی ئەوەی کە لە هەرێما کراوە بە یاسایی ینی یاسایەکەی چۆنە تۆ تەماشاکەی خانە نشینیە بە نایاساییە بەڵام فەرمانێکی خاننشینی پێ دەرچوو و خراوەتە سەر لیستی موچەکان یاخود برێ ئەم کارە نایاسایە بە شێوەیەکی یاسایی کراوە جایتر زەوی بێت یاخود فەرمانبەری بندیوار بێت ئەمە بەو جۆرەیە بەڵام ئێمە وەکو وتم لەبەر ئەوەی دۆسیەکان یانی ئێستەیەکێ لەوەی کەوا پێویست بوو لە جێگەی ئەوەی کەوا پاشەکەوت لە موچە بکرێت دۆسیەی خانە نشین و فەرمانبەران پاک بکرایەتەوە لە جێگەی ئەوەی کەوا بڵێ بەم جۆرەکەوە تۆ کە کاتێ موچەی بنەڕەتی فەرمانبەر بە یاسا دیاری کراوە تەماشاکەی بە فەرمانێکی ئەنجومەن یاخود بە بڕیارێکی ئەنجومەن پاشەکەوت دەکرێت ئەمە پێچەوانەی یاسایە بەڕاستی زۆر باشە ئەی سەبارەت بە داهاتی خاڵە سنووریەکان ئەویش وەکو پێویست شەفاف نیە بەڕاستی کێشەکە لەوەتان ئێمە داهاتەکان ئەڕاتە وەزارەتی دارایی بەڵام ئەوەی کە ئێمە زانیاریمان هەیە کۆمەڵێک کۆمپانیایی کە هەیەکەوا بڵێ داهاتێکی زۆر لە خاڵە سنووریەکان وەرەگرن دەکری ئەو کۆمپانیانە یاخود بڵێ ئەو ئیش و کارانە لەلایەن حکوومەت خۆیەوە بکری ئەو داهاتانە بۆ خۆی بێت جگە لەوەشی داهاتەکان لەبەرەوە ڕاتە وەزارەتی دارایی بڵێ لە هینی سنووری کاروین ئێمانە تاکو بتوانین ئامارێکی تەواوی پێدەربێنین و باراوردێکی بکەین کاتمەکەمەوە سەبار بووی کە بەلای بەڕستانەوە ئێستا لە کوردستان کامیان زیاتر پاڵپشتیە خەڵکێک کە دژایەتی گەندەڵی دەکا یا خەڵکێک کە گەندەڵکارە بەڕاستی کێشەکەی گەندەڵ و گەندەڵکار لە ئەوەیە تۆ خەڵکی گەل لە خوارەوە دژایەتی گەندەڵیەکات دیارە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێویستی بەوە هەیە کەەوە ئەو کەسەی کەوا دەسەڵاتی هەیە یاخود ئیشوکارەکان جێبەجێەکات ئەمەشە پێویستی بە کۆمەڵێک بە قەوماتە یەکێ لەوانە پێویستە ئیرادەیەکی تەواو هەبێ بۆ ڕوبەڕووی گەندەڵی کە بە داخۆ تا ئێستاکەمە نایبینێ بەڕاستی کامیان زیاتر ئێستا پاڵپشتی دەکرێت لە کوردستان گەندەڵکاریان ئەو کەسێک کە دژایەتی گەندەڵیەکە کێشەکەەوەیە گەندەڵی یاخود بڵێ ئەو ناڕوونیە ئەوە دەسەڵاتێکی هەیە ینی بە یاسا کردوێتی ئەمە کردوێتی یاسایی ئێستش بەردەوامەکەی ئەوەیەکەوە بە دەسەڵاتی هەیە لە ناودام و دەستگاکان ینی بەڕاستی مەگەر بین تەماشاکەین ئەو بەڕێزانەی هەرێمیان بەم ئاقارە گەیشتوانەوەکەوە گەیشتووە بەمەی کە ئێستاکە بە ناوی قەیرانی دارایی ئەوە کەوای هەوە لە بۆ چوونی تایبەتی خۆشمانە لەسەری ئەم بەڕێزانە دیارە سەرکەوتو نەبوون لە ئیدارەدانیا ئێستش ناکری هەر ئەمانە بێن چارەسەریکەن یان ئەگەر ئێمە بێن بەراوردی ئەمە بە تیپێکی وەرزشی بکەین کاتێک کە ڕاهێنەرێک دێت
بۆ ماوەیەک لەگەڵ تیپێکا دێت و سەرکەوتو نابێتە ماشاکەی ڕاهێنەرەکە ئەگۆڕێت چکە ناکری هەرە و بەردەوام بێت ئێمە لەوەتی هەبووە کۆمەڵێک خەڵک بەردەوام بوونەوە کۆمەڵێکن کەوا ڕۆژ بە ڕۆژ قەیرانیان بە قەیران چارەسەر پاڵپشتی زیاترە بڵێ گەندەڵکار پاڵپشت دەسەڵاتی زیاترە سوپاس دەکەم نەجی بەخان زۆر بە کورد لە ماوەینی خولەکدا ئەگەر شتێکت مابێت لەسەرەوەی ئایا لە کوردستان کامیان زیاتر ڕێزی لێ گیرا ئەوەی کە گەندەڵی دەکەن یاخۆن ئەوانەی کە دژاتی گەندەڵی دەکەن بەڵێ وڵی ئەتوانم بڵم بە خۆشحاڵیەوە ئێستا ڕایەکی گشتی دروست بووە بۆ دژاتیکردنی گەندەڵی بەڵام ئەو ڕاگشتیە بەداخەوە دەسەڵاتی نییە تەنها ڕەخنەگرتنەوە تەنها خستنە ڕووی بابەتەکانەوە ئەتوانم بڵم خەڵکی دڵسۆزی شەیە لە هەموو دام و دەستگاکانە بەڵام کاتێککە گویان لێ ناگیرێ بۆیە ئەتوانم بڵم گەندەڵکاران ئەمڕۆ پشتیوانیان هەیە و دەسەڵاتیان هەیە بۆیە تا ئێستا بەو شێوە ماوەتەوە بۆیە من حەزەکەم لێرەوە دەستخۆشی لە دیوانی چاودێری دارایی بکەم و داواکارم کە بەردەوام بن لەو ڕاپۆرتانی کە هەیەە ئەگەر لە کات لە مەودایەکی نزیکیشە کاریگەری نەبێ بێگومان بۆ داهاتوو کاریگەری خۆی ئەبێ ئەگەر ئینشاڵڵا پەرلەمان بکەوێتەوە کار ئەو کاتە بە هەموو لایەک هەوڵ بدەین کە زیاتر گەندەڵکاران ناشرین بکەین ووایان لێ بکەین بەڕاستی کە خۆیان بە خۆیانە بچنەوە یاواز بێنن لەو پۆست و پلەپایی کەیانە و یا خود چاکسازی بکەن لەو بوارانەی کە بەدەستیانەوەی بۆیە ئەمڕۆ دەسەڵاتیان هەیە گەندەڵێکە تا ئێستا بەردەوام بەڵێ زۆر سپاس بۆ نەجیبە لەتیف ئەندای پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمانە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد ئەمین سەرۆکی فەرمانگەی وردبینی پارێزگای سلێمانی کە بەڕێزیان لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ ماموو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ